بینەرانی عزیز دەچینە لای تەوەری یەکەمی پەیامی ڕۆژ کە وەک ئاماژەم پێکرد قسەکردنە لەسەرەوەی کە شەرعیەتدان بە خۆپیشاندان و ناڕەزایی یاخود نەخێر شەرعیەتدان بە کپکردن و بێدەنگکردنی لەسەرم بابەتە لە سۆرانەوە زۆر بەڕێز مامۆستا مەروان گەڵاڵی بانخوازی ئیسلامی لەگەڵمانە. مامۆستا سڵاوی خوا لێبێت بۆم کاتت باش. لە سەرجەم بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز و دەستان خۆش و موفق بن ئینشاءڵڵا گیانە. زۆر سپاس دەکەم مامۆستا گیان. دیارە ئەو ناڕەزایی کە ئێستا شار و شارۆچەکانی هەرێمی کوردستانی گرتوێتەوە بە چڕی و بە خۆپیشاندان بە تایبەتی چەند ڕۆژی ڕابردووەی کە بینیمە لە هەرێمی کوردستاندا ڕوویدا، ئایا و دەسەڵاتیش دیارە هیچ کاتێک شەرعیەت بەم خۆپیشاندان و ناڕەزایەتیە نادا، هاوڵاتی تا چەندە مافی خۆیەتی ناڕەزایی دەرببڕێت، هەرچەندە ئەگەر ئەم تەوەر و ئەم بابەتانەش نەچنە چوارچێوەیەوەی کە وەکو ئەندان بێ بۆ ناڕەزایەتی. بەڵێ بسم الله الرحمن الرحیم. سەرەتا دەستخۆشی لە ئێوەی بەڕێز دەکەم بۆ ئەو بەرنامە بە پێزە و خوازیارم کەناڵی ئاسمانی پەیام هەردەم لە خزمەتی هاوڵاتیانی خۆیدا بێ کە لە خزمەت هاوڵاتیانی خۆیدا بووە و بەردەوام بێ. خوازیارم کە هاوڵاتیانیش ئەو کەناڵە چۆن لە ڕابردوو بەرگریان لێ کردووە لە داهاتووش هەمان بەرگری لێ بکەن ئینشاءالله تعالی. مەسەلەی دوو بابەتی زۆر گرنگن پێم خۆشە ئیشارەی پێ بکەم. یەکەمیان دەسەڵات، دووەمیان جەماوەر. دیارە هەم دەسەڵات کۆمەڵە ئەرک و مافێکی دەکەوێتە سەرشان کە پێویستە بەرامبەر بە هاوڵاتیان جێبەجێ بکاتن و هاوڵاتیانیش ئەگەر دەسەڵات ئەو ئەرک و مافانەی بە هاوڵاتیاندا ئەوانیش کۆمەڵە ئەرک و مافێکیان دەکەوێتە سەرشان بەرامبەر بە دەسەڵات. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جارێ پێش هەموو شتێکی ئەندامەکانی دەوڵەتی ئیسلامی یان مسلمانان کە لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام وەکو مەڕ پەروەردەی نەکردوون، پەرژینێکی قایم بێ لە هاوڵە بەڕێزەکان کە ئەو قسەیە دەکەم مەبەستمە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فێری کردوون کە بەرامبەر بە ناحەقی و ناعەدالەت و قۆرەخکردنی دەسەڵات بۆ مەرامی شەخسی بەجواب بێن، لە هیچ کەسێکی قبول نەکەن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان. هەر کەسێک کە خراپەیەک منکەرێک، جا منکەرەکە لە ڕووی سیاسی بێ، لە ڕووی عەقیدە و بیر و باوەڕدا بێ، و لە ڕووی قۆرەخکردنی دەسەڵاتەکاندا بێ، لە ڕووی ئیختیلاسی مالی بێ، واتە دزی و قۆرەخکردنی سەرەت و سامان بێ، دەفەرمێ بێدەنگ مەبن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە پێشەوای هەموو لایەکمانە دەفەرمێ بەدەست بیگۆڕن، ئەگەر بەدەستان پێ نەگۆڕدرا بە زوبان بیگۆڕن، قسەی لەسەر بکەن. ئەگەر بە زوبانیش سەرکب کران و دەسەڵاتێکی ئەسکەرتاریەت زاڵ بوو بەسەرتاندا و نەیان هێشت خەڵک ئەوکو کوردەواری خۆمان دەڵێن نەقەی لەبەر بێتە دەر، فەبیقەلبیه بەدڵ لەگەڵیان دامە بن. بەدڵ ئەوەیە کە ئەمڕۆ دەنجی پێ نەدەی، چەپڵەی بۆ لێ نەدەی، شەرعیەتی جەماوەری وەرنەگرێ. ئەگەر ئەوەشت نەکرد وەلەیسە بعد ذلك حبة خردل من الإيمان، ئەکە واضع في الإيمان. ئەگەر بەدڵی شۆرێ یعنی ئیمانداریەک نامێنێت. ئەوجا خولەفای ڕاشیدین ڕەحمەتی خوایان لێبێ کە هاتوون کە وتاریان بۆ خەڵک داوە کە شەرعیەتیان لە جەماوەر وەرگرتووە، وتاری ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ کە وتار دەدا دەفەرمێ من لە ئێوە باشتر نیم، ئەگەر چاکەیەکتان لێم بینی ئەوە پشتگیریم بکەن و ئەگەر خراپەیەکیشتان لە من بینی ڕاستم بکەنەوە. عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ هەمان وتار دووبارە دەکاتەوە. یەکێک لە هاوڵان کە عومەر دەفەرمێ گەر خراپەیەک لە من وارد بوو، خراپەیەکتان لێ بینیم، ڕوبەڕووم بوەستنەوە و ڕاستم بکەنەوە. هاوڵێک هەڵدەستێتن دەفەرمێ وەڵڵاهی ئەبەو شمشێرە ڕاست دەکەینەوە ئەی عومەری کوڕی خەتاب، ئەگەر لە ڕێی پێغەمبەر لا بدەی عەلەیهی سەڵات وسەلام. ناچێ عومەری کوڕی خەتاب سێدارە هەڵواسێ ئەو هاوڵە بەڕێزەی ئەعدام بکاتن یان دەسوجنی بکاتن، قسەیەکی بەرامبەر خەلیفەی موسڵمانان کرد. دەفەرمێ سپاس و ستایش بۆ خوا کە لە ڕەعیەتی عومەری کوڕی خەتاب پیاوێکەیە عومەر دەتوانێت عومەر بە شمشێر ڕاست کاتەوە. ئەوجا ئەو شۆڕشانەی کە یەکەی لە دوای یەک هاتوون
کە دەوڵەتی ئیسلامی بووە حکمیان بە شریعەتی خوا کردووە بەڵام جەور و زوڵم و ستەمێک بووە شۆڕشەکان هەم لە شۆڕشی ئیمامی حوسەین ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیبراهیمی کوڕی نەفسی زەکیە شۆڕشی قوڕا زۆرن ئەوانە بە چەک ڕوبەڕووی دەسەڵاتدار بوونەتەوە بۆی کە ئەو منکەڕە بگۆڕن بەڕاست ئەوە بابەتێکە مشت و مڕی لەسەر ناکرێتن بڵێ وەڵا ئایا دروستە یان دروست نێ بەداخەوە کۆمەڵە مامۆستایەک بۆ مەرامی سیاسی لە بۆ دنیا بۆ ڕازیکردنی دەسەڵاتدارە زاڵموستەم کارەکان لە خۆیان دەڵێن ڕاپەڕین و هاتنە سەر جادە و مزاهرە و خۆپیشاندان دروست نیە و بێشەرعیە هیچ دلیل و بەڵگەیەکیان نییە زۆر باشە مامۆستا ئەمەژت بەوە کرد کە بۆ نمونە ڕزایەتی زۆرجار یا ڕازی نەبوون بە زوڵم دوایین قۆناغیەوەیە کە دەبێ بەدڵ پێت ناخۆشەوە بەدڵ لەگەڵ ستەمکارانە بیت ئایا لە هەموو قۆناغێکە ئەکرێ مرۆڤ لەژێر ئەوەی کە لەژێر دەسەڵاتی لە ئەو دەسەڵاتدارەدایە یاخود مسلمان بە پاساویەوەی کە بڵێ من بەدڵ لەگەڵیانیم ئیدی بێدەنگی هەڵبژێرێت و تەواو یاخود قۆناغەیە کە تەنها دڵیش حساب نییە دەبێت کردەوەت هەبێ ئەخۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەزیزەکەم کە تەصنیفی کردو بۆ ئەو معقول نییە خەڵک و جەماوەر هەمووی لە قۆناغ و مەرحەلەدان يعني معقول نییە هەموو خەڵکەکە لە قۆناغ و من وەڵی وایە بەدەست دەتوانێت بیگۆڕێت ئیوایە مامۆستایانی ئاینی بانکخوازان ڕۆشنبیر و ئەوانەی کە خوا زبانێکی باشی پێداون دەتوانن قسە بکەن دەتوانن ڕوبەڕووی دەسەڵات بۆستنەوە خۆی کاتێک کە دەسەڵات نەیتوانی ئەو ئەرکومافانەی کە دەکەوێتە سەر شانی جێبەجێکە بۆ هاوڵاتیان مبەڕیری وجودی نامێنێت چاوی چاو دەسەڵات دەبێ ئەمن و ئاسایش بۆ وڵاتەکەی بۆ هاوڵاتیەکان بەبێ ئیستثنا بەبێ ئەوەی کە ئەوە کوڕی ئەوە کوڕی هەژار و فەقیرێکە دەستەبەریکە کە بەداخۆ دەستەبەری نەکردووە فەرق و جیاوازی لە وڵاتی ئێمە زۆرە ئەوانەی کە خزم و کەسی خۆیانن ئەوانەی کە کوڕی خۆیانن نەک هەر فەرق و جیاوازیەکیان هەیە هەر یەکە لە کەوکەبێکی دیکەدا دەژیتن لەگەڵ خەڵکی فەقیر و هەژار ئەو جا دەسەڵات دەبێ دابینکردنی ڕزق و قوتی خەڵک دابینکردنی بژێوی خەڵک کە ئەکەوێتە ئەستۆی دەسەڵات دەبێ بەبێ فەرق و جیاوازی دەستەبەری کا و دابینی کا بۆ خەڵکی کاوەشی نەکردووە بەداخەوە ئەو جا خزمەت گوزاریەکان دەبێ بەبێ فەرق و جیاوازی بۆ خەڵکی هەرێمی کوردستان دەستەبەر بکرێن کە نەکراوە کەواتە لێرانەدا مبەڕیرێکەیە بەڵگە و مستەمسکێکەیە کە ئەو خەڵکە داوای قوتی خۆی بکات داوای ئازادی بکات داوای ئەوە بکاتن کە بەڕاستی ئەو هەرێمەی کوردستان بۆ هەموو خەڵک وەکو یەک بێتن لە هەم لە تەمەتوعکردن بە خزمەت گوزاریەکان و هەم لە دەستەبەرکردنی ماف و ئازادیەکانی خۆی لەبەرەوە بەڕاستی ئەو مەسەلەی خۆپیشاندانە مافێکی سەرەتاییە یعنی گەر تەماشەش بکەین لەو وڵاتەی ئێمە بەداخەوە دەڵێن چ لە عێراق لە حکومەتی مەرکەزی چ لە هەرێمی کوردستان یعنی هەر یەکەیان وەکو دەڵێ بەدوو پێوانە دەچێشن تەماشە دەکەین کاتێک کە خۆپیشاندان دەکرێت لە بەغدا لە شارەکانی حکومەتی مەرکەزی حکومەتی ئێمە زۆر وەکو پیاوێکی ساڵح و پیاوێکی معقول و پیاوێکی بۆ خواسوڵحاو دێنە سەرخەت پەیام لە دوای پەیام بۆ دەسەڵاتدارانی بەغدا دەنێرن پاراستنی سەر و ماڵی خۆپیشاندەران بەستۆی ئێوەیە خۆپیشاندەران ئەزیەت مەدەن خۆپیشاندەران لە خۆپیشاندەران مەدەن خوێنیان مەڕێژن بەڵام کە لێرانە خۆپیشاندان دەکرێتن دەکاک ئەوەی کە ئەو نسحەت و ئامۆژگاریانەی ئەوای دەک لەسەر خۆت جێبەجێکە ئەتۆ بەخۆت ئەوانەی کە لە بەغدا ڕاپەڕیون ئەوانەی کە لە بەغدا خۆپیشاندان دەکەن ئەوانەی کە لە هەرێمی کوردستانیش خۆپیشاندان دەکەن خۆ لە تۆ نزیکترن برای تۆن ئامۆزای تۆن خاڵۆزای تۆن پورزای تۆن کاکە کوردن وەکو تۆ لەسەر هەمان ئەو گەندەڵی کە لە بەغدا خۆپیشاندان دەکرێت لەسەر قۆڕکردنی دەسەڵات لێ چۆنە لێرانە خراپتریشە خۆ لێن دەرێ بەلای کەمی دەستا و دەستی دەسەڵات دەکرێتن تەماشا دەکەین تاکو ئێستانەکە لەو ڕۆژەی ئەفۆن با تەواوی کەم لەو ڕۆژەی کە عێراق ئازاد کراوە ئەتوانم بڵێم چەندان حزب دەسەڵاتیان گرتۆتە دەست و لاکەوتوون لە هەرێمی کوردستانەوە 30 ساڵە دەسەڵات قۆڕق کراوە بەدەستی دوو حزب و ئەو دوو حیزبە هەرچی کە زوڵم و ستەم و ناعەدالەتی لەو کوردستانیاندا پەیڕەو کردو بەداخەوە زۆر باشە مامۆستا ئایا خۆپیشاندان و ناڕزاییش بە بگەڕێنەوە سەر ڕێچکە ئەساسەکەی ئیسلام ئایا مەرج و شروعی خۆی هەیە یاخۆت ئیدی کەوترا خۆپیشاندان ئەوەی کە ڕوودا با ڕوو بدا بە هەر شێوازێک هەبێ و ئایا
ئەم شەرت و شروتانە دەبێت لەسەر بنەمای چه پێوەرێک بچە پێوەرێکی هەبێ پێوەری ڕازیبوونی دەسەڵات بۆ جۆرە خۆپیشاندانە یاخۆت پێوەری تایبەتی دیکەی هەیە ناخۆی ئیسلام هیچ شتێک نەماوە کە بەڕاستی بنەمای زۆر جوانی بۆدانە نابن جارێ مەسلەی خۆپیشاندان ئەگەر بەراورد بکەین هەرچەندە بەراورد ناکرێت کە تۆ مەسلەی غەزوە و چوونە جیهادکردن شتێکە و خۆپیشاندان شتێکی بەڵام لەگەڵ ئەوەشدا کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جەیشی ڕەوانە دەکرد لە بۆ جیهادکردن پێی دەگوتن دەی فەرموداری بەبەر مەبڕن منداڵ مەکوژن دار و بار و باخاتوانە مەسووتێنن شوێنی پەرستگای جوولەکە و نەسرانیەکان مەڕووخێنن پیرەمێرد مەکوژن ئافرەت مەکوژن ئیسلام دژی ئەوەیە کە بەڕاستی خراپە و خراپەکاری ئەنجام بدرێتن لەبەرەوە خۆپیشاندان دەبێ وەکو شتێکی مەدەنی وەکو شتێکی کە بەڕاستی زۆر تەندروست خەڵکەکە شیعار و پەیامی خۆیان بنووسن بەرزیکەنەوە بەبێ ئەوەی کە تند و تیژی ئەنجام بدەن بەبێ ئەوەی کە بە بارەگا و بینا بسووتێنن بەبێ ئەوەی کە خەڵک بکوژن بەبێ ئەوەی کە ماڵی خەڵک تاڵان بکەن کە الحەمدولله ئەتوانم بڵێم بەو زەقیەی لە هەرێمی کوردستاندا لەوانەیە ئەو شتانەی کە من گوتم هەموو تێدا ڕوونەدا بەڵام تێدا ڕووداوە ئەوە شوای کردووە کە خەڵکێکی زۆر لە هەرێمی کوردستان نەچێتە ڕیزی خۆپیشاندەرانەوە لەبەرەوەی بەڕاستی لەگەڵ ئەو جۆرە خۆپیشاندانەدا نەبێتن و مبەڕریش دەدرێتە دەستی دەسەڵاتداران بڵێن کاکە ئەها ئەو خۆپیشاندانە خۆپیشاندانی و تێکدانی وڵاتە لەبەرەوە منێک پەیامی کورد بۆ خۆشەویستانم خوشکانم برایانم ئەوانەی کە ناڕازین وەکو هەمومان ناڕازینە ئێمە دەبێ خۆمان بەخاوەنی ئەو وڵاتە بزانین ئێمە نابێ بین بارەگاکان بسووتێنی لەبەرەوەی بە بارەگای خۆمانیان دەزانین بەیانی سبەینی ئەو دەسەڵاتدارە زاڵ مستەمکارانە نەمێنن ئەتۆ دەبێ خاوەنی ئەو بارەگایە قایمێت هیتۆیە عەزیزەکەی خۆم و ئەو بینانەی دیکەی کە لە ناحیە لە سەرجەم لە مرور لە شارەوانی هەمووی خۆتە خزمەتی تۆی تێدا دەکرێت چۆن دەستت دێتن ئەو شوێنانە بسووتێنی بەڵام لێرانەش بەڕاستیە من ئەوانە ناڵێم مبەڕیرێکیان بۆ دێن شتێکی خراپە بەڵام دەبێتە سەڵاتداران بزانن ئەوان مامۆسای ئەو خەڵکە بوون ئەوان کە کوردستان ئازاد کرا خەڵکی هەرێمی کوردستان ئازادی کردو ئەوان هات لەسەر حازری ئەوان هەتا خەڵک نەیبینی ئەوان کە ئەو هەموو مەکائین و ئەو هەموو شۆفەر و ئەو هەموو مەکائینە زەبەلاحی کە لە بێخمە ئیشیان دەکرد ئاودیویان کرد و قوتیاندا و دزیان خەڵک فکری لە دزی نەدەکردەوە ئەو جاکە ئەوان دیتیان ئەوانە دەستیان بە دزی کردەوە قۆڵیان هەڵماڵی و ئەو وڵاتیان تاڵان کرد لەبەرەوە بەڕاستی دەبێت خۆپیشاندان شتێکی تەندروست بێ و شتێک بێتن کە هەموو خەڵک شایەتی حەقی بۆ بداتن و بە شێوەیەکی تەندروست داوای ماف و داوای حەقی خۆمان بکەین لە دەسەڵاتدارە مامۆستا مەروان دەمەوێت ئەوە لە بەڕێستان پرسم وەکو زانایەکی ئاینی وەکو بانخوازێک دەبینین لە هەرێمی کوردستان شەق لە مامۆستادرا ڕێژی مامۆستای ئاینی سووتێنرا قوتی هاوڵاتیان بڕا ڕۆژنامەنووس بێ سەر و شوێن کرا ئەنواع وەشکاڵ ئەفکاری خراپ و غێرە شەرعی و غێرە کەلتوری لە ناو میدیا و لە کۆمەلگایە بڵاو کرایەوە بەڵام هێشتا کۆمەڵە کەسانێگەن بە پشتبەستن بە پلە و مەنسەبەکانیان ئاینی ئیسلام بەکاردێنن بۆ پشتگیریکردن و بۆمانەوە لەم دەسەڵاتە و بە وەلی ئەمر و بە حاکمی وڵات و بە ڕێزگرتن لیان بەکاری دێنن لە کاتێکا زۆر بەوازحی لە قورئانە خوای گەورە فەرمانمان پێ دەکا دەنگمان بەرزکەینەوە لە هەمبەربوونی ناڕازی و وەروەها زوڵم و ستەمێک زۆر جار ئەو گرفتە دروست بۆ تاکێکی مسلمانی کوردی بێلایەن ئایا بەشدار بێ لە خۆپیشاندانێکی ئاشتیانەی نۆرمال بۆ دژی ئەم دەسەڵات و وەروە ئەم گەندەڵیانەی کە ئێستاکە هەیە هەندێکیش دەڵێن نەخێر ئەمە بە هەموو شێوەیەک حرامە و بۆمان نییە و لەبەرەوەی شەرعی نییە پێم خۆشە ڕوونکردنەوەیەک بەرچاوڕوونیەک وەروە کۆمنتێکت لەم بارەیەوە بێت وڵای من دەڵێن بۆ قیامەتی خۆمان ئەو کەسانی کە بە تایبەتی مسلمانن خۆیان بە مسلمان دەزانن و خۆیان بە مولتەزیم دەزانن دەبێت خۆ بپارێزن لەو بۆچوونە لەبەرەوەی وەلی ئەمر چێە پێم خۆشە زۆر بەڕاشکاوانە قسەتان لەگەڵ تۆ دەچینە ناو قبرێکی تەنگ و تاریک و خوای گەورە لێمان دەپرسێت و هەر قسەیەکی کە دەیکەین ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ولي أمر خوای گەورە دەفەرمێ وأطيعوا الله وأطيعوا الرسول وأولي الأمر منكم يعني چی ئەو ئاەتەکەی دابەزیوە ئەو ئاەتە بۆ پێغەمبەر دابەزیوە عەزیزەکەی خۆم کە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام پێغەمبەر بووە و نێردراوی خوا بووە حکمی بە چ کردووە حکمی بە شەریعەتی خوا کردووە و ئەوجا ئەوانەی کە بە دوای پێغەمبەری خوا هاتوون عەلەیهی السەڵات وسەلام کە ئولی الئەمریان پێگوتراوە حکمیان بە چ کردووە بە شەریعەتی خوا کردووە بە پەیامی خوا کردووە لەگەڵ ئەوەشدا تەماشەکە نەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئەو ئاەتەی لەبەر نەبووە
عەبدوڵڵای کوڕی زوبەیر کە دەکاتە نەوەی ئیمامی ئەبوو بەکر ئەو ئاەتەی لەبەر نەبووە ڕازی نەبوون بە زوڵم و ستەمی دەسەڵاتداران ڕاپەڕیون بە چەک شۆڕشیان کردووە ئولیل ئەمر عەزیزەکەی خۆم دەبێ پێش هەموو شتێک دەبێ موسڵمان بێت و دەبێ شانازی بە موسڵمان بوونەتەکەی خۆیەوە بکاتن و بە تایبەتیش ئولیل ئەمر هیچ عوزرێکی نییە دەبێت تەطبیقی شەریعەتی خوا بکات پەیڕەوی دینی خوا بکات خەڵک تەشجیعکە هەوڵدا فسق و فجور و فەساد و بەدڕەوشتی و خراپەکاری نێڵی لەو وڵاتە ئەمڕوو لەو برابەڕێزانە دەکەم ئەوانەی کە ئەوە تەسەور بیر و بۆ چونیانە تخوا نەیان بینی و ئەو وڵاتە چۆن وێران بووە لە ڕووی عەقیدەدا چ دەپەرسترێ لەو وڵاتی ئێمە ها هەندی ئیتیمام بە فڵانکە تایفە و فڵانکە تایفە کە پێم خۆشی ناوی تایفەیەک بێنم کە موسڵمان نین کە لەسەر منهەجی بەرنامەی تۆ نین عەزیزەکەم ئەوەندەی کە گرنگی بەوان دەدرێت گرنگی بە تۆ دەدرێتن ئەوجا ئەو هەموو فسق و فەسادەی کە جەنابەت باست کرد بەس نییە مەسەلەن کە ئێستا لەسەر شاشەی بەشێک لەو کەناڵانەی ناوخۆ ئافرەت بهێنرێتە سەر شاشە بۆی کە باز بکات چۆن لەگەڵی ڕادەبێرن بە چەندی لەگەڵ ڕادەبێرن حەزی لە چۆن پیاوێکە لەگەڵی ڕابێرێ ئەو ئەخلاق و ڕەوشتی موسڵمانی کوڕ موسڵمانێتێکە لەو لایدانێ ئەو ئەخلاق و ڕەوشتی کوردەواری خۆمانە ئەوجا ئەو هەموو ڕەزیلەت و ئەو هەموو دزی و جەردەی و ڕیبایی کە ئەمڕۆ لە شارەکاندا چێ دەیکاتن بە پاڵپشتی چێ دەکرێتن لەبەرەوە بەڕاستی ئەوجا دەبێ ئەوەی کە خۆی دەڵێ من وەلی ئەمری موسڵمانانم دەبێ وەکو تۆ کاکە ئەهلی ئیمان بێ ئەهلی ئیسلام بێ لە مزگەوتەکان کاکە لە پێشەوە بێتن نوێژ بکە بە ڕۆژوو بێ ڕێز لە مقدساتی موسڵمانان بگرێ ئەوەی کە پێی دەکرێت لەو زروفە تەطبیقی شەریعەتی خوا بکە ئەوانە جارێ پێشەموو شتێکی تەبەنی بەرنامەیەکی عەلمانیان کردووە کە 100% پێچەوانەی شەریعەتی خوایە و ئەوجا ڕۆژێک لە ڕۆژان لە مەسئولێکت نەبیستووە بێتە سەر شاشەی تەلەڤیزیۆن بڵێ من شانازی بە موسڵمان بوونی خۆمەوە دەکەم لە چێتان بیستوە پێم بڵێن و ئەوجا کاتێک کە مەبینیومانە مەسئولەکانمان بینیون لەو وڵاتانەی دراوسێمان هاتوون ڕئیس وزەران بینیوە هاتۆتە ئەو وڵاتی ئێمە جومعە و چۆتە مزگەوت نوێژی کردووە مەسئولەکەی ئێمە لە نیوەی ڕێگا لەگەڵی گەڕاوەتەوە ئەوە وەلی ئەمری موسڵمانانن ناچاوی چاوم ئەوە بەڕاستی کۆمەڵە خەڵکێکن هەڵخەڵەتێنراون جادوو مەبەستیان هەیە یانەوەتە دنیا کوێری کردوون خوا پەنامانداتن یانەوەتە بۆ ڕازیکردنی دەسەڵاتەکە ئێسکێکیان بۆ فڕەداتن نەوەڵا کاکە وەلی ئەمری موسڵمانن کەسانێک وەکو تۆ موسڵمان بن وەکو تۆ دیندار بن و بە تایبەتیش کە لە قیمە بێ لە دەسەڵات بێ هیچ عوزری نییە بۆ تەطبیقکردن و جێبەجێکردنی شەریعەتی خوا ئەوەی کە پێی دەکرێتن بەڵام ئەتوو لە هێروە هەموو شەریعەتی خوای وەلانێتن ئەسڵەن بەزاری دانێ ڕۆژێک لە ڕۆژان بڵێ من شانازی بە موسڵمانەت بوونی خۆ دەکەم لەکوێ وەلی ئەمری موسڵمانان لەوەڵا کاکە وەلی ئەمری موسڵمانان نین و خەڵک و هاوڵاتی وەکو گوتم بە شێوازێکی مەدەنیانە بۆی هەیە هەموو کاتێک بێتە سەرجادە و داوای مافەکانی خۆی بکات زۆر باشە مامۆستا کەواتە لە بەرامبەر ئەو هەڕەشانەی کە هەمیشە دەسەڵات لە لایەنی ناڕازی و بە تایبەتیش لە ئێستادا لە میدیاکانی دەکا کە ئێمە هەمیشە خۆمان لەبەرەی خەڵکی ستەمدیدەیە دەبینینەوە ئایا چۆن دەبێت مامەڵە لەگەڵ ئەو جۆرە هەڕەشانەیە بکرێت کە لە تاکێک لە هاوڵاتیەک دەکرێت دەستگیر دەکرێت لە ڕۆژنامەنووسێک نا لە ڕووماڵ بکرێت لە میدیایەک کە دادەخرێت لە زانایەکی عینی کە لە منبەرەکەی دوور دەخرێتەوە چۆن دەبێت مامەڵە بکەین ئایا دەبێت مساومە بکەین یاخۆت دەبێت ڕێگەی خۆمان هەر بەرنەدەین و بەردەوام بین وەڵاهی دەبێت مقاومە بکەینەوەی یەکەم دوو و دەبێت ئینسان لەسەر ئەو منهەجەی کە هەیەی بەردەوام بێ ئەمنێوە دەڵێم کەناڵی پەیام کە خۆشەویستترین کەناڵە لای من ئەوجا کەناڵە ئیسلامیەکانی دیکە کەناڵێک کە بۆ نمونە دەنجی کسکە سەری وەکو بڵێ شۆڕ بکاتن بۆ ئەمر و فەرمانێکی نابەجێ کە لە خەڵک و جەماوەری دا ببڕێتن و قسەی حەق نەکاچی دیکە لەبەرەی گەل نەبێتن ئەو کەناڵە نەبێ باشترن کە وەکو دەڵێم کە ئەو قسەیە دەکەم یعنی ئەوە زۆر قورسە لەسەرم کەوەندەم ئەو کەناڵە خۆش دەوێت کەناڵی پەیام کاتێک کەناڵی پەیامە و پەیامی موسڵمانان و پەیامی خەڵکی ستەملێکراوی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوەیە کە بەڕاستی لەبەرەی خەڵک دابێ و ڕاستیەکان بۆ خەڵک بگوازێتەوە بەڵام کاتێک کە من بۆی کەناڵی پەیام بمێنێتەوە ببمە بەشێک لەو زوڵم و ستەمەی ئەو دەسەڵاتە با نەبێتن باشترە با قەپات بکرێتن ئەو کاتێکا کە لە دڵی خەڵکدا دەمێنینەوە خەڵک ئەو کاتێکە هەموو ماڵێک دەبێتە کەناڵی پەیام هەموو ماڵێک دەبێتە پەیام بەڵام پێویستشەکە دەسەڵاتدار ئەوە بزانن بەخوا نە لە فیرعەون دەسەڵاتدارتر بوون کە فیرعەون داوایەتی خوای دەکرد خۆش داوایەتی خوا دەکەن بەڵام ناوێرن وە بڵێن
خوای گەورە لە بینی برد با تەماشای ئەو زروفەی خۆمان کەین سەدام حوسێن کە زۆر لەوانە بەدەسەڵاتدارتر بوو ئاگاتان لێبێ هەموو شتێک لە باریکی دەپچڕێت بەڵام زوڵم لە ئەستوری دەپچڕێتن پێم خۆشە ئەو پەیامەی من زۆر بەڕاشکاوانە بەدەسەڵاتدارانی هەرێم بگات یعنی تەشقەڵە بە هەموو لایەنەکان مەکەن تەشقەڵە بە خەڵک مەکەن تەشقەڵە بە کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی و ئەو حیزبانەی دیکەی کە ئۆپۆزیسیۆنن چونکە ئێستانە کە بەڕەسمی هیچ لایەنێک نهاتۆتە سەرجادە پێم خۆشە بزانم ئەوەی کە دەیبینن لێلەیە ئاگاتان لێبیتن ئەوەی کە دەبینن هیچ لایەنێک تەبەنی نەکردووە بەڵام دەستمان لە قوڕک بنێن بتانێ بمان خنچێنن و پەنجەتان نەگەزین خەیاڵتان خاوە ئاگاتان لەو خاڵەی هەبێتن ئەو کاتەی مەڵێن کابرا بێ بتخنچێنیت وەکو زاڵم مستەم کارێک پەنجەت بگەزم بڵێ وەڵا ها لەو تیرۆریستە ئەتۆ تیرۆریستی ئەتۆ زاڵ و مستەمکاری ئەتۆ دەتوێت قورجی خەڵک بگری ئازادیەکان بەرتەسک بکەیەوە ئەو بەرتەسکردنەوەی ئازادیانە ناچێتە سەر بۆتان کە ئێوە بۆ خۆتان دەڵێن دیموکراسیەت و مافی مرۆڤ و ئازادی و حڕیەتی ڕادەربڕین و کاکە پەیام و غەیری پەیامیش چیان پیشانداوە واقعەکەی هەرێمی کوردستانیان پیشانداوە کاکە گیانەوەیان پیشانداوە لەو هەولێرە شەق لە مامۆستا هەڵدەدرێتن کەس لەسەری بە جواب نایەتن ئەلەولایە شەق لە کادیرێکی حزبی هەڵدەدرێتن سەرۆکی حزب پێشوازی دەکات و ڕێزی لێ دەنێتن ئەوە ئەمە واقعمان گواستۆتەوە ئێکاکەوان مەکەن بامەشتووە ئێوە یەکشت بکەن وەرنە مەیدان وەرن خزمەت گوزاری بکەن وەرن خزمەتی ماڵی هەژار بکەن ماڵی فەقیر بکەن ئەگە نەمان گواستۆ کاکە بڵێن ئێوە پیاوی خەرابن بەڵام کاکەمە کردە و عملەکانی خۆ کردە و عملەکانی خۆتانە ئەها وەکو لە حەدیثێکی قودسی داهاتووە یا عیبادی إنما هي أعمالكم أحصيها لكم فمن وجد خيرا فليحمد الله کردەوەکانی گوێ بۆتان تۆمار دەکەم ئەوەی کە چاکەی بینی باس وستایشی خوا بکە ومن وجد غير ذلك فلا يلومن إلى نفسه شتێکی دیکەت بینی بەس لۆمەی خۆت بکە بۆ لۆمەی من دەکەی یانێ دوو دەتوێت بێ کارەبایی بێ ئاوی بێ موچەیی بێ عەدالەتی منداڵەکانیشتان های لایف دەژن منداڵەکانیشتان هەمووی خەریکی فسق و فجور نەو وڵاتە ئەمەش ئاوا سم بوقم عمي هیچ نەڵێ یکوڕ وەڵا نەبین باشترە قەسەم بەخوا ژێرزەویمان بۆ باشترە گەر وابین لەسەر زەوی بەڵام من پێم خۆشەوە بزانم وەزعەکە لە خۆتان تیرتر مەکرد وەزەکە لە خۆتان خراپتر مەکەن چونکە بەڕاستی وەکو گوتم تا ئێستانە کە هیچ لایەنێک تەبەنی ئەو خۆ پیشاندانەی نەکردووە بەڵام ئێوە ئاوا وەکو تەشبیه نەبێ گای هار پەلاماری هەموو خەڵکی بدەن بەخوا خەڵکەکەش ڕوبەڕووتان دەبیتەوە ئەو کاتەی کەس نابێ شەفاعەتتان بۆ بکات زۆر باشە مامۆستا زۆر سپاس دەکەین سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ بووی لە سۆراندا زۆر سپاس